لە ڕۆژی جیهانی خوێنبەخشین لە سلێمانی لە بانکی خوێن هەڵمەتێکی خوێنبەخشین بەڕێوە چوو. خوێنەکە بۆ ئەو نەخۆش و نەخۆشخانانەیە کە پێویستی زۆریان بە خوێنە و بۆ ڕووداوە کتوپڕەکانە. ئەوانەی خوێن دەبەخشن دەڵێن تەنها لەبەر ڕەزامەندی خودا و ڕزگارکردنی گیانی مرۆڤەکان خوێن دەبەخشن. ساڵی 96 من خوێنە بەخشم. هیوادارم هەموو کەسێک ئەو هەنگاوە بنێ لەبەرەوەی زۆر خوشک و برایمان هەیە لازمیانە بەوە کە لە خەستخانەی هیوانیان نەخۆشی کیان هەیە لازمیان بە ئەوە هەیە کە هاوکاری بکرێن ئەگەر لەم ڕێگایشەوە بێ هاوکارێکی مرۆڤایەتی و ئینسانی و شتێکی زۆر بەڕێزانەیە کە هەر کەسێ لەبەر خۆی و هەستێ بۆ هاوکاریە. ئەگەر خوێن بەخشم تووشی گرفتی تەندروستیە بم ینی خوێنمەی نویان کۆمەڵشتی تۆ لە 96ەوە خوێنە بەخشی هیچ گرفتێکت بۆ دروست هەتا ئێستا نەوەکو 96 ئەگەر هەڵام نەکە بێنە 94شەوە من خوێنە بەخشم هەتا ئێستا هەتا هیچ گرفتێ بۆ من دروست نەبوو. هەمیشە خوای گەورە تەندروست باشی کردم سپاس بۆ خابی خوای گەورە کە لەو هەڵمەتە هاوکاریەکەین خوای گەورەش کە ئەوەی بە ئێمە بەخشیوە بۆ ئەوانەیە کە ئێمەش ئەوە بەخشینەوە بە عەبدەکانی خوای پەروەردگار. پێشەکی سپاسانەکەم سپاس بۆ خوای گەورە لە 97ەوە خوێن بەخشم هیچ کێشێکی نەخۆشیشم نییە وەکو نەخۆشی. الحەمدولیلا ئەمڕۆ 4 شەهر ڕۆژی تالاسیما هاتوون خوێن بەخشم. سپاسی خواکەم بۆ نیعمەتە پێبەخشیوم کەوا ئەتوانم لە 97ەوە هەتا ئێستا خوێن بەخشم هیچ کێشەیەکیشم نییە الحەمدولیلا. منڵم خوێن بەخشن تەندروستیتان زۆر باشە بێ من تقریبا 49 ساڵم الحەمدولیلا ئێستا هیچ نەخۆشیێکی درێژخایان هیچ نەخۆشیێکم نییە و ئەم خوێنەشە بەخشم کێشەم نییە کەی بەخشم. بە تەنها نەخۆشانی سالاسیمیا لە سلێمانی ڕۆژانە پێویستیان بە 50 بۆ 60 بوتڵ خوێن هەیە. زۆرترین کات ئەوان تووشی گرفت بوون بەهۆی کەمی و نەمانی خوێن لە بانکی خوێندا. داوا لە هاوڵاتیان دەکەن هەمیشە بێن بەدەم بانگەوازەکانیانەوە بۆ پێی ژیانی توشبوانی سالاسیمیا بە بەخشینی خوێنەوە بەندا. بەپێی ئەو جۆر و پۆلێنی کە پزیشکی پسپۆر دیاری کردووە نەخۆشی تالاسیمیا 10 ڕۆژ جارێ هەیە 14 ڕۆژ جارێ هەیە 21 ڕۆژ جارێ خوێن وەرەگرێ و بەردەوام ڕۆژانە نزیکەی 50 بۆ 60 توشمی تالاسیمیا خوێن وەرەگرێ هەموو ڕۆژێ بە بەردەوامی هەموو ڕۆژێ بەڵێ ینی ڕۆژانە نزیکەی 50 بۆ 60 بەتڵ خوێن ئەچێتە سەنتەری سالاسیمیا و نەخۆش ێسا لە سەنتەری سالاسیمیا چاوەڕێ خوێن ببرێ. ئەم وەرگرتنی خوێنە بەردەوامە و ناتوانین بوون ڕێژەکەی بە تەکیدی دیاریکەین بۆ منە ڕۆژەیە 50 ڕۆژەیە 60 ڕۆژەیە لە سەر و 60ەوەیە ینی زیە ئەکا و هەندێ حاڵەتیشێکە تووشمی تالاسیمیا پێشوادەی وەرگرتنی خوێنەکەی تووشی پەتایە گرفتێکی تەندروستی ببێت خوێنەکەی دابەزێ بۆیە بەردەوام پێویستە دیوارە بێتەوە خوێن وەربگرێ لەبەرەوە ڕێژەکان بەردەوام لە گۆڕانکاریە بۆ وەرگرتن. پزیشکان دەڵێن لە ڕووی زانستیەوە خوێن بەخشین هیچ زیانێ بە بەخشەر ناگەێنێت و بگرە سوودی تەندروستیشی زۆرە. ئەوانەی لەبەرچەند گرفت و ئاسەوارێکی تەندروستی خوێن نابەخشن بیرکردنەوەیەکی هەڵەیە و خوێن بەخشین پرۆسەیەکی ئاساییە و کەسەکە لە زۆر نەخۆشی دوور دەخاتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.